بناوی خودای دادپەروەر پامێک بۆ ڕای گشتی ئێمە وەکو لیژنەی دۆکیومنتکردنی تاوانەکانی جینۆسایدکردنی ملەتی کورد بە هەماهەنگی نوێنەرایەتی بەڕێوەبردنی خۆسەری ڕۆژئاوای کوردستان باکوور و ڕۆژهەڵاتی سووریا پەیامێک ئاراستەی هەموو دادگا نێودەوڵەتیەکان و ئەنجومەنی ئاسایش و نەتەوەیەکگرتوەکان و ڕێکخراوەکانی قەدەغەکردنی چەکی کیمیاوی و بایۆلۆجی و ڕێکخراو نێودەوڵەتەکانی مافی مرۆڤ ئەکەین کە بە ویژدانی مرۆڤانە و پاراستنی کەرامەت و ژیانی مرۆڤ کاردانەوەیان هەبێت بەرامبەر ئەو تاوانانەی جینۆسایدکردن و کۆمەڵکوژیە بە بەکارهێنانی چەک و بۆمبی قەدەغکراوی نێودەوڵەتی و ڕاگواستنەوە و ئاوارەکردن و پاکتاوی نەژادی کە سوپای تورکیا و چەتە تیرۆریستەکانی هاوبەشی ئەنجامیان داوە بەرامبەر هاوڵاتیانی سڤیلی ڕۆژئاوای کوردستان باکووری ڕۆژهەڵاتی سووریا لا پێکهاتەکانی کورد و عەرەب و ئاشووری و شەرکەس و ئەرمەن کە بە بەڵگەوە تۆمار کراوە بە وێنە و ڕیکۆردی دەنگی و گرتەی ڤیدۆیی لە بەرچاوی هەموو جیهان و مرۆڤایەتی و بە درەندەترین شێوە ئەنجامیان داوە و ئێمە داواکارین ئەم تاوانبارانە لە دادگای نێودەوڵەتی لە دادگا نێودەوڵەتەکانی تاوان و جەنگ و جینۆسایدکردن و پاکتاوی نەژادی دادگا بکرێن و بە پێی یاسا و ڕێسا نێودەوڵەتەکان سزا بدرێن ئەو تاوانانەی جەنگ و کۆمەڵکوژی بە بەکارهێنانی چەک و بۆمبی قەدەغکراوی نێودەوڵەتی کە لە شار و گوندەکانی سەریکانی و گرێسپی و تەلتەبر و قامشلو کە سوپای تورکیا و تیرۆریستانی هاوبەشی ئەنجامیان داوە لە نۆی مانگی تشرینی یەکەمەوە تاوەکو ئەمڕۆ هەموو پێوەرە مرۆڤایەتی و ئەخلاقیان پێشێڵ کردووە و گەیشتوتە لوتکە بە بەکارهێنانی چەک و بۆمبی قەدەغکراو لەلایەن سوپای تورکیاوە دژ بە هاوڵاتیانی سڤیل و لە ئەنجامدا زیاتر لە 30 هاوڵاتی سڤیل بوونەتە قوربانی و شەهید و بریندار بوون کە لە نێوانیاندا منداڵ هەبوو و بریندار بوون و لە ئەنجامی بردومانکردن بە بۆمبی قەدەغکراوی نێودەوڵەتی بۆیە پێویستە هەموو دادگا نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە تایبەتەکانی قەدەغکردنی چەکی کیمیاوی بایۆلۆجی کاردانەوەیان هەبێت و لێکۆڵینەوە دەست پێ بکەن لەسەر ئەو بەڵگانەی ئەسەلمێنن کە سوپای تورکیا چەک و بۆمبی قەدەغکراوی نێودەوڵەتی بەکارهێناوە دژ بە هاوڵاتیانی سڤیل و منداڵ و ئەو بێدەنگیەی نابەرپرسانەی کۆمەلگای نێودەوڵەتی بەرامبەر ئەو تاوانانی جینۆسایدکردن و پێشێڵکردنی یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکان لەلایەن تورکیا و تیرۆریستانی هاوبەشی وای لێکردووە بێباکانە و بێشەرمانە بێویژدانانە و بە ئاشکرا و لە بەرچاوی هەموو جیهانە یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکان پێشێڵ بکاو و ئەو بێدەنگیە هەموو پێوەرەکانی دادپەروەری و حەق و بەرپرسیارەتی و پاراستنی مافی مرۆڤ نێشتووە لە جیهانە و پشگیریکردنی تورکیا بۆ ئەنجامدانی ئەم تاوانانەی جەنگ و بەکارهێنانی بۆمبی قەدەغکراوی نێودەوڵەتی وای لە تورکیا کردووە کە بە ئارەزووی خۆی تاوان دژ بە مرۆڤایەتی ئەنجام بدات ئێمە وەکو لیژنەی دۆکیومنتکردنی تاوانەکانی جینۆسایدکردنی میلەتی کورد بە هەماهەنگی نوێنەرایەتی بەڕێوەبردنی خۆسەری ڕۆژئاوای کوردستان باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەرکی دۆکیومنتکردنی ئەم تاوانانەی جینۆسایدکردن دژ بە هاوڵاتیانی سڤیلی پێکهاتە جیاوازەکانی ڕۆژئاوای کوردستان و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا گرتووەتە ئەستۆ و ئێمە سەردانی مەیدانی ئەنجام دەدەین بۆ لای ئەو هاوڵاتیانی بوونەتە قوربانی و بریندار بوونە و زەرمەند بوونە بە هەموو شێوەیەک لە ئەنجامی هێرشی سەربازی و بردومانکردنی سەربازی تورکیا و بردومانکردنی بە بۆمبی قەدەغکراوی نێودەوڵەتی لە ڕۆژئاوا و ئەوانەی ئاوارە بوون لە ئەنجامی ئەم تاوانانە و ئێستا لە کەمپەکانی ئاوارەکانی شارەکانی هەرمی کوردستان و هەموو ئەمانە ئەکەین بە بەڵگە و ئیمزاکانیان لەسەر سکاڵاکردنیان لە دشت سوپای تورکیا و تیرۆریستانی هاوبەش لەسەر ئەنجامدانی تاوانەکانی جینۆسایدکردن و کۆمەڵکوژی و بە بەکارهێنانی چەک و بۆمبی قەدەغکراوی نێودەوڵەتی و ڕاگواستنەوە و پاکتاوی نەژادی و داگیرکردنی خاک و مڵک و ماڵ وەکو سکاڵایەکی یاسایی ئامادە و پێشکەشەکەین لە دادگای تاوانی نێودەوڵەتی International Criminal Court ICC و هەموو دادگا و ڕێکخراوە نێودەوڵەتەکان تاوەکو تاوانباران دادگا بکرێن و سزا بدرێن بە پێی یاسا و ڕێسا نێودەوڵەتەکان و قەرەبووی معنەوی و مادی قوربانیان بکرێتەوە. جرائم الإبادة الجماعية للشعب الكردي كممثلية الإدارة الذاتية لشمال وشرق سوريا نخاطب كل المحاكم الدولية الخاصة بجرائم الحرب والإبادة الجماعية ومجلس الأمن الدولي وهيئة الأمم المتحدة والمنظمات الدولية الخاصة بحظر الأسلحة الكيماوية والبيولوجية ومنظمات حقوق الإنسان الدولية التي تحمي حقوق الإنسان وكرامته بأن يتدخلوا ويحققوا في جرائم الإبادة الجماعية والتطهير العرقي واحتلال الأراضي وسرقة الممتلكات وتجاوزات الدولة التركية بحق مكونات شمال وشرق سوريا وانتهاكات المجموعات الإرهابية والمرتزقة